بەناوی خودای بەخشندەی میهرەبان. ئازیزان، ئەمڕۆ زۆر خۆمان بە خۆشحاڵ دەزانین کە بۆ ڕۆژێکی جیاواز و ناوازە لێرە کۆبووینەوە. ئەویش ڕۆژی ئاهەنگی دەرچوونی قوتابیە خۆشەویستەکانی پۆلی نۆیەمە. دایکان و باوکانی بەڕێز قوتابیانی خۆشەویست، مامۆستایانی دڵسۆز و بەوەفا، ئەمڕۆ لێرەین بۆی کە سەیری باڵای فیزیکی قوتابیەکان ناکەین، بەڵکو سەیری باڵای بەرزی زانست و بەها باڵاکان و ڕەوشتە بەرزەکانی قوتابیان کە لە ماوەی 9 ساڵی ڕابردوو یاخود دەتوانێت بڵێین زیاتر قوتابیان بەدەستیان هێناوە. الحمد لله، اللهم لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. First of all, in the name of Allah, I want to welcome everybody, the teachers, the parents, and all the students. هەسمان نەکرد کە کەی بۆ دوجار پێکەوە چوونە پۆلەوە، کۆتاجار کە بە شتێکی جووت پێکەنین، کۆتاجار کە کاتەکان و ڕۆژەکان ئاسایی بوون و ئێمە تەنها تێیاندا دەژیان. Gururlu ve mutluluğu yaşıyoruz. Bu süreç boyunca bize destek olan öğretmenlerimize ve ailelerimize yürekten teşekkür ederiz. يسعدني اليوم أن أقف أمامكم في هذه المناسبة الجميلة، مناسبة تخرجنا بعد سنوات من التعب والاجتهاد. ئەم قوتابخانەیە میشە ماڵێکی تۆم وەک بۆمان، لە هەر گۆشەیەکی ئەم قوتابخانەیە یادێکمان هەیە، لە پۆلەکان، لە حەوشەکان، لە کاتی زەنگەکان، لە پێکەنینەکان، تەنانەت ئەو چرکە ساتانەش کە ماندووبوون و هیوامان پێویست بوو. بەڵام ئاراستوو بێت بە تەنها نەگەشتینەتە ئێرە. لەم ڕۆژەدا دەبێت سوپاسی زۆری دایکباوەکانی عەزیز بکرێت، بەڵام من بە تایبەتی لە دایکم. Oh wow, I guess I'm really right when they said time flies. 9 years later, here I am, graduating. بووبە شوێنی گەورەبوونمان. لێرە یەکەم هاوڕێمان دۆزیەوە، یەکەم سەرکەوتنمان بینی و هەندێک جار یەکەم شکستی ژانیشمان بینی.